ڤایرۆسی کۆڕۆنا بوون بە ڤایرۆسی کۆڕۆنا بوون یعنی لە مدەی مانگە کەسێکیان تووشی ئەو وەزعی بوون یعنی تووشی ئەو کارە ساتەی بووین ئیدی ئینشاءالله خوای گەورە کەسێکە تووش نابیتن تووشی ئەو وەزعی نابی تووشی ئەو ڤایرۆسی نابیتن لەبەرەوەی بەڕاستی ناخۆشە پامی بە خەڵکی کوردستان بەلەدەستدانی ئازیزانت پامێک بگەێنێ ئەمە دەڵێن چەندی خۆپارێزی بکەن ئەوەندە باشە ئەوەندە کەمە بەڕاستی لەبەرەوەی ئەو ڤایرۆسە زۆر خراپە یعنی کاتی کە لێ دەداتن یعنی لە ناو لەشت ئیش دەکاتن لەوانەیە ئەتوو کلیەی چارەسەر دەکەی جەرگت ڕادۆستی جەرگت چارەسەر دەکەی دڵت ڕادۆستی ینی ئەوە شێوەیە ئەو ڤایرۆسە زۆر خراپە دەکەی هەر لە ماڵەوە چارەسەری خۆی دەکات ئێوە هەوڵی چارەسەری ئەوانەتاندا لە نەخۆشخانە هەم هەوڵێکیان لەگەڵدا چانە بوون چۆن بە خودای مەسلەی چارەسەری لە خستەخانەی هەموو هەوڵێکیان لەگەڵدرا هەموو هەوڵێکیان لەگەڵدرا هەموو دەرمانێک بەکار هات یعنی باوەڕ بکە باشترین لە دکتۆرەکانی هەولێرێ هاتنەوێ دەرێ ئەدی بەڵام ئەزەل بەدەستی خوایە و تەنها ڤایرۆسی کۆڕۆنان هەبوو یاخود نەخۆشتریان لەگەڵا نەخۆشی تکە بەس هەرچێکیان بەس نەخۆشی شەکرانە بوو هیچ نەخۆشیشتیان نەبووە بۆ خۆپاراستن چۆن بووم پێشتر لەوەی خۆپارێزیەوە بەڕاستی لە مەسلەی خۆپاراستن خۆیان دەپاراست یعنی ئەسڵەن داکم ئەسڵەن هەر نەداهاتە دەرێ هەر لە ماڵێ بوو ئەویشیان پێشەمویان نەخۆشی کۆڕۆنای گرت بابم برایەکەم یعنی هەڵگری ئەو بوون دەوی وەریان گرت کاکلیکۆن ئەو تشتێک سەرەوەداهاتی هەربەت ینی نەکێمە تشتێکی گەلە گەورە مخۆبن یعنی داواکۆری ئەوەش بوون کەسۆن چێ حتا ئێستۆژی بەشێک لە هەوڵەتیانی خۆبن درێنمایە کۆماڵبن بە خودای زەرری خۆیتی یعنی ئەمن ئەوە لێرە دەڵم دیسانەکە ئەو ڤایرۆسە کەس ناناسی کە دەیدای کەتی خلاص یعنی هیچ ئەوەی دیکە نییە تێ دەرناسی بەڕاستی ئەوە چەند ڕۆژە توش بوون لە ماڵ لە بەخۆی داکم تقریبا هەفتەک ئەوە بوو ئیدی ئەویان ئەوفاتی کرد کاکم کەنعان و بابم تقریبا مانگە کوشتێک گرتی بەس کاکم کەنعان یەک مانگ تقریبا هەر ئەوەندە بوو کاکەنعان هیچ نەخۆشیکی هەبوو لە بەخشەکەت گوتم بەس سوکەریان هەبوو هەرسێکیان بەس سوکەری هەبوو ئارەوە باش نەخۆشیشتیان سەلامەت سەر سپاس